سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان راپۆرتی ژمارە 23 خۆی بۆ ساڵی 2025 لەبارەی پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکە ساڵی ڕابردوو 46 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دەستگا میدیاییەکان لە کوردستان کراوە. خراپترین پێشێلکاریش تەقەکردن بووە لە ڕۆژنامەنووسان و داخستنی کەناڵی میدیایی. ژمارەی پێشێلکاریەکە لە ساڵی 2025 23 حاڵەتە، ئێمە هەموو جار وا وڵای دەکەن و 23 حاڵەتە بەرامبەر بە 46 ڕۆژنامەنووس و دەستگای میدیایی، 35 ڕۆژنامەنووس و یەک دەستگای میدیایی. مەبەست ئێمەوە نییە ژمارەکان چەند بەرزە، جۆری پێشێلکاریەکان لە کاری میدیایی ئایا کاریگەری لەسەر دیموکراسی و ئازادی میدیا هەیە؟ ئایا ئەو کارانەی هەموو ئەو میدیاکارانە و ڕۆژنامەنووسانەی کە دووچاری پێشێلکاری دەبنەوە لە کاتی پیشەکەیان بۆ لەسەر ئەساسی ینی بۆ ڕاپەڕاندی کار و ڕوومەڵکردنی کارەکانیان بوو. بەپێی راپۆرتەکەی سەندیکای ڕۆژنامەنووسان پێشێلکاریەکان بەراورد بە 2 ساڵی ڕابردوو لە ساڵی 2025دا کەمیان کردووە. لە ساڵی 2023دا 84 پێشێلکاری و لە ساڵی 2024دا 74 پێشێلکاری تۆمار کراون. لە پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان 8 حاڵەتی گرتن و دەستگیرکردن هەبووە و 2 حاڵەتی ڕێگریکردن و 2 حاڵەتی شکاندنی پێداویستی ڕۆژنامەنووسان و حاڵەتێکی هەڕەشەکردن و لێدانیش تۆمار کراون. ڕاگرتن و دەستگیرکردن 8 حاڵەتمان هەیە، ڕێگری 2 حاڵەتمان هەیە، هێرش و سوکایەتی 2 حاڵەتمان هەیە، هەڕەشە 1 حاڵەتمان هەیە، شکاندن و دەست بەسەراگرتنی کەلوپەل 2 حاڵەتمان هەیە، لێدان 1 حاڵەت، داخستنی کەناڵ 1 حاڵەت، ڕووداوی دیکە ئەوانی کە ئەچنە خانەی سیبرانی و باڵنی کێشەی ئەلکترۆنیەوە زیاتر 5 حاڵەت. خۆی گشتی 23 حاڵەتمان هەیە کە بەرامبەر بە 46 ڕۆژنامەنووس و داخستنی 1 دەستگا کراوە. جیاواز لە راپۆرتەکەی سەندیکای ڕۆژنامەنووسان سنتەری میترۆ بۆ داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان لە ڕۆژانی ڕابردوو ئاماری پێشێلکاریەکانی بڵاو کردەوە. بەڵام بەپێی ئاماری ڕێکخراوەکە لە ساڵی 2025دا 315 پێشێلکاری بەرامبەر بە 252 ڕۆژنامەنووس و دەستگای میدیایی کراوە کە ئامارەکە نزیکەی 7 هێندەی ئاماری سەندیکاکەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.